گەرکەران پاشای وڵاتی یەمەن، دڵمات و مەلول وەشی لام کەمن. دڵ عەشقی جامن، جام عەشقەش جەمن. زەڵم جاو منن، پەشتیش سەرچەمن. ئاوێنەی باڵانمای کردەگار لە تابلۆیەکی قشنگی هەورامیانەدا دەیەکی بە هەورامان بەخشیوە کە زەڵم ناوەکەیەتی. ئەم گوندە پانتاییەکی فراوانی لە بیرکردنەوەی هونەراندا داگیر کردووە کە ڕستەیەکی شیعری تایبەتە لە هەموو قۆناغە ئەدەبیەکاندا. پاڵنەری گەشەکردنی خەیاڵی شیعریان بووە. دەرید و بێڵاکە دەی منی کوشتووە دانێتیڵاکە دەی منی کوشتووە دانێتیڵاکە. گۆرانی شەعر دەڵێت خۆزگەی خەمم بە قەڵبەزەی سەرچاوەکەی زەڵم چاو وشکی کردو ئەو بۆ خۆی هەر تافە تافیەتی. زەڵم وەک تافگەکەی بەجیا لە لادێ و بەجیا لە سروشتە جیاوازەکەی پێگە و بایەخێکی ئەوتۆی هەیە لە ناو شاعری شاعرانە. ئەڵبەتە لە ئەوڵین جارە بە فۆلکلۆرەوە دەستپێکە و ئەکرێ هەندێک دێڕە شاعر هەبن کە خاوەنەکان دیار نەمابێ و بە جۆرە لە جۆرەکان باسییان لە تافگەکەی زەڵم کردبێ. لێرە و باز لە دۆخێکی خەمهێنی ئەوەی کە شوبهێناوە بە فرمێسک کە فرمێسک ئەبارێ لە چاو دۆخێکی لە خەمهێنی لەگەڵ وەرزەکانی ساڵا باس کراوە چ بەهار و چ پاییز و چ هاوێن و چ زستان. و دوای بەدوای ئەوە ئێمە لەناو ئەدەبی با بڵێن ئەو ئەدەبی نووسراوی ئێمەیە کۆمەڵێک شاعرمانەیە ئەکرێ ناوێنێ بڵێن شاعرانی میلی ئەوانەی دەوروبەری زەڵم و لادەکانی دەوروبەری زەڵمن باسییان لە زەڵم کردووە ئەوانیش بە جۆرە لە جۆرەکان ئەو دۆخە فۆلکلۆریان تێپەڕ نەکردووە هێشتا. ئەتوانین بڵێن دالی زەڵم هێشتا هەر بە جۆرە لە جۆرەکان بۆ لاواندنەوە بۆ مەراق بۆ خەم بۆ ئەوانە بەکارهاتووە و هەمیشە شوبهێناوە بە فرمێسک. ئەگەر بێنە سەرباز لە ئەدەبیاتی کلاسیک پێن ئەدەبیاتی کلاسیکی کوردی چەندین وێنەی پڕاوپڕ و تایبەت و جوانی هەیە و چەندین شاعری گەورە و مەزن زەڵمیان وەک کەرەسەیەک بۆ شعر بەکارهێناوە لە نمونەی بێخودی شاعر لە نمونەی سالمی صاحب قڕان لە نمونەی ئەحمەد مختار بەگی جاف ئەمانە هاتوون زەڵمیان سەر لە نوێ ناکردوێتەوە پێی ئەو دال و مدلولەی کە ناو شعری کلاسیکە هەیە و بە جۆرە لە جۆرەکان هەمیشە زەڵم تافگەکەی یان ئاوەکەی با بڵێن بۆ بە دالێک بۆی کە مدلولی نوێ لێ بەرهەم بهێنن. زۆربەی زۆریان لە پاڵ تانجرە و سیروانە بەکارهێناوە. ئەگەر بڵێم لە سەدا هەشتا بۆ نەوەدی ئەدەبی کلاسیکی ئەمەگە بە نمونەی هێنینەوە زەڵمی لە پاڵ تانجرە و لە پاڵ سیروانە باس کردووە و هەمیشە شوبهاندویانە بە چاو. باشە ئەگەر چاوی مرۆڤمان هەبێ لەولا چاوی سروشتمانە چاوی سروشتەکە زەڵمە و چاوی مرۆڤەکە هەموو ئەوەیەکە بەکارهێناوە. مەولەوی زۆر حسب ئەو تایبەتمەندیانەی کە لەناو شعری خۆی و سروشتی شعری خۆی و سەبکی شعری خۆیان هەیەتی هەمیشە بنەماکانی سروشت و عاشق و مۆنۆلۆگ و هەندێک جارێش دیالۆگ حسب ئەو بنەما ڕۆمانتیکیانەی کە لەناو سروشتا هەیە زەڵمی وەک کەرەسەیەکی زۆر باش بەکارهێناوە و چەمی زەڵم یا ئاوەکەی زەڵمی شوبهاندووە بە عاشقێکی سەرشێت یا عاشقێکی وێڵ لەو کاتەیە کە ئەڵێوە هارن سەیرن سەوزەی دیاران نم کەوت نەدیدە چۆن شەو بێداران تا ئاگاتە سەر ئەو دێڕە شادێڕەکەیان دێڕە بەناوبانگەکەی کە ئەڵێ چون دێوانەی شۆر ئازیز نەسەردا شەتاو سەر هورگر بەدەشت و دەدا شەتاو ڕێک دقیقەن مەبەستی لە زەڵمە ئەڵێ وەکو دێوانەیەکی سەرشێت کە ئازیزەکەی ون بۆ ئەگەر ڕێ بەدوایە زەڵمیش بەردەوام وێڵە بەدوای ئەوی تری معشوقی خۆیان و ئەوێ بڕ بەدوایە و بیدۆزێتەوە اینجا هەر ئەڕوا و هەر نادۆزێتەوە ئەم دۆخی عاشق بوونە بەردەوامەوەتە لە عاشقێکی بەردەوامە یاکو عاشقێکی وێڵ بەردەوام بەدوایە ئەگەڕێت. ئەم گوندە دەکەوێتە باشووری کوردستان لە ناو دۆڵێکی درێژدایە و لە دامێنی لووتکەی داڵانیەوە بۆ نزیک شارۆچکەی خوڕماڵ درێژ دەبێتەوە. درێژی دۆڵەکە نزیکەی 6 کیلومتر دەبێت لە ڕووی ئیداریشەوە سەر بە شارۆچکەی خوڕماڵ و پارێزگای هەڵەبجەیە. بە پێی دوایین سەرژمێریەکان نزیکەی 30 خێزانی تێدا دەژین لە کاتێکدا پێش ساڵی 1979 زاینی زیاتر لە 130 ماڵی تێدا بووە. چەند بۆچوونێک هەیە لە سەر ناوی زەڵم یەکێ لەوانە پێوترێ زێیلم
ئەم زەڵمە ئاوێکی هەیە لە بەهارانە زۆربەی لم و شت بە لەگەڵ خۆیانێ هەندێک ئەگەڕنەوە بەوەی کە زێی لم ینی ئەو زێی کە لم لەگەڵ خۆیانێ بۆچوونێکی تریش هەیە کە ئەم شوێنە تایبەت بووە بە ئەردەڵانیەکان قەڵای زەڵم کە با بە ئەردەڵان لە ساڵی 1990 بنیادیناوە عوسمانیەکان بە زاڵم قەلعەسێ بە شێوەیەکی تورکیانی قەڵای زاڵمەکە ئەوان بۆ شێوە تعبیریان لێ کردووە ئەمە بۆچوونی دووەم بۆچوونی سێمیش ئەوەیە کە لە زۆربەی کتێبە مێژوویەکان ئاباس کراوەیەکی لەوانە ئەبولمهەلهەل و یاقوتی حەمەوی لە مەجموع البلدان ئاباسی وە کاکەمە گیایەکە بۆ دەرمان بەکارێت ناوی ئەم زەڵمە لەوێەوە هاتووە هەرچەندە ئەو گیایە زۆربەی ئەو کەسانەی کە لە بواری مێژووە ئیشەکەن و لێ کۆڵەرەوەکان بۆیان دەرکەوت کە ئەم گیایە تا ئێستا نازانن کامە یاخود نییە لێرە بەڵام من لە سەردانێکمان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لە شوێنێک لە منتیقەی پاوە چوومە شوێنێک سێرەکەم ئەو گیایە هەمان ناوی هەیە هەمان سیفاتی هەیە هەمان بۆ هەمان شش بەکارێت لەوێەوە دڵنیا بینەوە کە زەڵم لە ئەسڵا ناوی ئەو گیایەیە کە یاقوتی حەمەوی باسی کردووە. زەڵم دیمەنێکی جوان و ڕۆمانسی بە شاخەکان بەخشیوە و شوێنی گەشت و حەوانەوەی گەشتیارانە وەکو سروشتێکی خۆڕسک و ئەفسوناوی بەرگوێی هەموو کەسێک کەوتووە بۆ بەیەکێک لە جوانترین تابلۆکانی کردگار لە یادگەی هەموواندا. طبعا نحن الآن في منطقة ظلم السياحية منطقة جميلة جدا. بێگومان ئێمە ئێستا لە ناوچەی گەشتیاری زەڵمین ناوچەیەکی زۆر جوانە چەند خێزانێکی عراقی لێرە هەن لەبەرەوەی ناوچەیەکی گەشتیاری ناسراوە لە پارێزگای سلێمانی لێرە بازاڕێکی هەیە کەلوپەلی کللتوری دەفرۆشن لە ڕووی ئاساییشەوە ناوچەیەکی ئارامە ئەمەش هۆکارێکە بۆ هاتنی خێزانی زیاتری عراقی ناوچەیەکی خۆش و دڵگیرە ئەمە وا دەکات گەشتیاری زیاتر ڕووی تێبکەن چێژ لە سروشت و جوانی ناوچەکە وەربگرن. والتمتع بالطبيعة الجميلة الموجودة بهذه المنطقة. ناوچەیەکی گەشتیاری زۆر سەرنجڕاکێشمان هەیە بە تایبەتی ئەو ئاوەی کە یەتە خوارەوە پێڵن سەرچاوی زەڵم لە هەموو شوێنەکانی کوردستان و بە تایبەتی خواروی عێراق سەردانی ئەم شوێنە ئەکەن چونکە شوێنێکی زۆر دڵگیرە بە حکمی ئەوەی کە شوێنی تری گەشتیاری هەیە بەڵام بە حکمی ئەوەی ئێرە ئاوەکە زیاترە و عەرەب بە تایبەتی زیاتر ئەوەی بڵێن ڕوە کاتە ئێرە شوێنێکی زۆر دڵگیر و دڵڕفێنە دە هەر لە سەرەتای دێکەوە کە دەست پێکات لە خوارەوە چەند دوکان و بازارێکی تایە ئیتر چایەخانەیە و خواردنگەیە و مەطعەمە و شتی فۆلکلۆریە بڵێن ئەو شتانە ئەهێنرێت و لێرە گەشتیارەکانیان لێرە بڵێن ئیسفادەی لێەکەن و یان ئەیکردن و بەو شێوەیە تر هەر کەسەیەتە ئەم سنوورە ئەبێ بچێتە ئەو سەرچاوی ڕسم بگرێ ئینجا ئاگەڕێتەوە. ئەوەی ڕاستی بێ ئەگەر بەپێی وەکو گشتی باس بکەین نەک تەنها دانیشتوانی گوندی زەڵم بگرە ئەوانەی کە دانیشتوانی خەڵکی خورماڵیشن زۆر ئیسفادەیان لەم گەشتیاریانە کردووە هەر لە تقریبن لە گردیگۆوە کە دەست پێکا سەر جادەکان هەمووی دوکانە ئیتر گەشتیارکەیەت شتی پێداویستی بۆ نمونە ئەو گەشتەکەی کە پێویستیەتی ئەر لە خورماکەدا ئابەزێ بۆ نمونە سەوزۆ میۆ و ئەو شتانە لە خورماڵک ڕێنان و ئەوانە یەتە ئێرەش بۆ نمونە شوێنەکان هەمووی تەرتیب کراوە. گوندی زەڵم
پایتەختی میرنشینی ئەرداڵانەکان بووە لە بەرگرنگیەکەی بەپێی پەیمانی زەهاوی ساڵی 1639 زاینی چۆڵ دەکرێت. بەشێک لە دانیشتوانەکەی ئەردەڵانی بوون و گوازراونەتەوە بۆ نزیک مووسڵ لە ئێستادا پێیان دەگوترێت شەبەک. بەشەکەی تریان بۆ شاری سنە گوازراونەتەوە. قەڵای زەڵم یاخود قەڵای خان ئەحمەد خان دوو ڕەهەندی مێژووی هەیە، دوو قۆناغی مێژووی هەیە. مێژوویەکان بۆ سەردەمی مادەکان ئەگەڕێتەوە یاخود میدیەکان، سەردەمێکیشان بۆ سەردەمی بابە ئەردەڵان و ئەردەڵانەکان دەگەڕێتەوە. ئەو قۆناغی کە بۆ سەردەمی مادەکان ئەگەڕێتەوە بەپێی جۆری هەڵکۆڵین، بەپێی جۆری قەڵا سەختەکە ناوچەیەکی بەرزە بۆ شوێنەوار ناسان ئەوانی کە کاری شوێنەواری دەکەن گەڕاندویانەتەوە ئەم قەڵای بۆ سەردەمی ئیمپراتۆریای ماد. بەڵگەیەکیش بۆ ئەمە مادەکان لە ویلایەتی شارەزور لە ناوچی شارەزور کە ئێرە سەر بە شارەزورە نیشتەجێ بوون، هەروەها ئەو کەلوپەل و کەرەستانی کە لەم ناوچەیە بەجێ ماون هی مادەکانن. زەڵم بە چەند شێوەیەک باسی لێوەکراوە. دیدێکی مێژوویی هەیە دەربارەی زەڵم وەک قەڵایەک بۆ حکومڕانی ناوچەکە. لەم بارەیەوە چەندین داستانی قارەمانی تۆمار کراون. قەڵای زەڵم بە دەستە خوشکی قەڵاکانی حەسەناوا و پاڵنگان و قەڵای مەریوان دادەنرێت. لە ساڵی 1968 زاینیدا دەبینین بابە ئەردەڵان دێتە ناوچەی شارەزورەوە هاوکاری مەغۆلەکانی کردووە. لە پاداشتەوەی کە هاوکاری مەغۆلەکانی کردووە فەرمانڕەوایی ناوچە شارەزوریان بە بابە ئەردەڵان داوە. بابە ئەردەڵان لە ساڵی 1968 زاینی مێنشینی ئەردەڵان لەم قەڵایەدا دەمەزرێنێت. ئەم قەڵایە دەبێتە بنکەی یا پایتەختی حکومڕانی دەسەڵاتی ئەردەڵانەکان. قەڵای زەڵم بە قەڵای خان ئەحمەد خانیش بەناوبانگە مێژ و نووسان ڕای جیاوازیان هەیە لەسەرەوەی بۆچی بە قەڵای خان ئەحمەد خان ناسراوە، بەڵام کۆمەڵێک ڕووداوی نەخوازراو یا کۆمەڵێک کارەساتی قەبە لە سەردەمی خان ئەحمەد خاندا ڕوویان داوە وای کردووە کە بە قەڵای خان ئەحمەد خان بناسێنرێت. یەک لەوانە خیانەتی خات و کڵاوزەری خێزانی. خات و کڵاوزەریش خوشکی شەعباسی سەفەوی دەبێت لەبەر ئەوە خان ئەحمەد خان لە دەرباری شای سەفەویدا گەورە بووە. دووهەم هێرشی خان ئەحمەد خان بۆ سەر ناوچەکانی شەنگال و یەزیدیەکان لە ناوبردنی ئەوان. سێیەم کوێرکردنی سورخابەگی کوڕی خان ئەحمەد خان لەلایەن شا سەفیەوە ئەمە ڕووداوێکی گەورە بوو. چوارەمین ڕووداو کە بە شێتبوونی عەقڵی خان ئەحمەد خان دەناسرێتەوە، عەقڵی خۆی لە دەستداوە شێت بووە. تەنانەت جۆری نەخۆشیەکەی هێندە گەورە بووە، لە ژوورێکی تاریک زنجیریان کردووە، چارەسەری نەبووە، بردویان بۆ پزیشکەکانی دەرباری شا چارەسەریان کردووە. پێنجەمیش دەزانین لەو سەردەمەدا لەبەر ئەوەی کە کوڕەکەی سورخابەگ لەلایەن شا سەفیەوە کوێر ئەکرێ لە دەرباری سەفەوی پاشگەز دەبێتەوە و داوا لە دەوڵەتی عوسمانی ئیمپراتۆریای عوسمانی دەکات هاوکاری بن بۆ هێرشکردنە سەر ناوچەکانی ئێران. دیوار جۆرەکانی زۆرن، ئێسەوەی کە ئەتاشرێ زیاتر وەستای تایبەتی خۆی هەیە ئەیتاشێ بەپێی سانتیم و بەپێی دیکۆراتی شوێنەکان بۆ نمونە ئێستا لێرە هەمانە لێە کراوە وەستای تایبەتی خۆی هەیە ینی ئیشەکانی احتیمالێ ڕۆژی 4 متر 5 متر دیواردا ئەنێ چینێک دووچین ئەوە ئەنا زیاتر دانان چکە دیوارەکانی اینی زۆر ئەبێ بتاشرێ ئەبێ بە سانتیم بەرزەکەی داوایەکە چەند بەرز بێ هەیان ئەبێ بە قەوسی بتاشرێ. بەس ئەمانە وەکو دیواری ڕاگر و بۆ بەستنەوەی تەڵانەکانی ناو بۆ باخ و بۆ شوێنی ئەو ئەم منتقەی گەشتیارە زیاتر بۆ گەراج و شتانە بەکارێت هەروەکو دیواری ڕاگردایانین بەس ڕووی دەرەوەی ڕووکەشەکەین و پشتەوەی پڕەکەینەوە بە کەرەستەی چیمەنتۆوەکو جاران نیە ئێستا بە قوڕبێسە زیاترم چیمەنتۆ و کەرەستەی ئاسان هاتووە بە مرکزی پڕکردنەوە ئەو شتانە هەیە ئاسانترە ئێستا. بەداخەوەی کە هەستی پێکرێ ئێستا ئەوەیە کە هیچ شتێکی وەکو شێواسی کۆن نەماوە تەنها دەیە کە مابێ لە منتیقەما گوندی زەڵمە کە بە شێوەی پلێکانە و
ئەو خانە کۆنانە کە ماوەتەوە پێشتر باسمان کرد دیبەکە و مرۆڵە و شتانی تیا بەکار هێنراوە ئەن بڕۆرە گوندی زەڵم هەستەکەی کە ئەمە دەستڕەنگینی و وەستایی منتقی هەورامانی پێوە دیارە بالفعلی جانی گوندی زەڵم زۆرترین وەستای تیاوەهی منتقەیەکە وەستای دیوار و شارەزا و بەس بەداخەوە زۆربیان لە ژیانە نەماون بەس ئێستا ینی شوێنەکان تر گوندەکان تر بڕۆ سەیرەکەی هەمووی وەکوایە لە شاراوی ینی هەمووی دیواری کۆنکرێت و هەمووی ینی قیرتا و هیچ شتێک نبینی وەکو ئەوەی کە جاران هەبوو لە هەورامانە ژیانی ئەو کاتە و جیاوازی ئەو کاتە زۆر بوو لەگەڵ ئیسەیە ئەو کاتە ئێمە هەر لەم گوندی خۆمانە بووین گوندەکەی خۆمان جیاواز بوو لە شوێنەکانی تر و باسی خورماڵ و ئەملا ئەولای تیانە بوو ئێتر من لە قۆناغی کچێتی ئەوە شتێک لە بیرم بێ ئێمە هەموو شتێکی خۆمان بوو سروشتی خۆمان بوو ئاژاڵ ناو خۆمانە بوو شتی فرۆشتن و کڕین هەر لە ناو خۆمانە بوو ئەمە شتێکی زۆر باش بووە کە ئێمە لە ناو خۆمانە شتەکەمانە بوو محتاجی ئەملا ئۆلا و حکومەت و ئەمانە نەبووین مۆزوعی هاوسەرگیری لە ناو ئاوایی زەڵما ئەوە بوو پاییز هەر کەسێ هاوسەرگیری بکردایە ژنی مارە بڕی ئەگەر مەجاری نەبووایە هەتا بەهار ئەوەڵی بەهار لەبەرەوە ئیشوکاری دەشت و ناوباخ و ئەمانە پێنەگەی بوو ئەمە هاوسەرگیریەکەیە کرد و ژنەکەیە گواستەوە ئەوە لای خۆمان ئەو خوارە زەماونگا بوو خەڵکی دەیان بانگە کرد و گۆرانی بێژیان بانگە کرد و ئەمە شمشاڵ لێ ئەدا بانگیانە کرد و لە هێڵان پێوە و لێ بڵێن عوسمان هەورامی بانگیانە کرد بۆ گۆرانی وتن و حەمە حسێن کەمنەی و ئەمانێ ئەوە ئیتر 2 ڕۆژ 3 ڕۆژ بەر لەوەی ئەچون داریانە هێنا و ئاهاتنەوە دوایەوە پێخەسوو ئەڕۆشت و شەو لە ماڵی زاوا بووک ئەمایە و بۆ سبەینە نیوەڕۆ ئیتر ئەو کاتە بووکەکەیانە گواستۆ ئیتر بۆ ئەملا ئەولا نەبوو بەهێزتر بوو یان ویت باڕێگەیە بگۆڕین لێرەوە پێخەسوو ڕۆشتووە لەو لاوە بووکەکە بەرینە ئەو پەڕیدە و لەو سەرەوە لە شوێنێکی ترۆ ڕێگە بگۆڕین و جا بووکەکە بێنین بۆ ماڵی زاوە ئەو خواردنانەی ئامادە ئەکرانە شیرینی بوو نە ساردی بوو نە ئەم جۆرەشتانە پاقلاوە و شت بوو بۆ شەوی مارە بڕین و ئەوانە ئەوە هەر هین بوو چکلێت بوو چاوشت بوو ئەوە هیچ بۆ ڕۆژی گواستنەوەیش چێشتیان لێ ناوە حیوانیان سرە بڕی و پێمانەوت کەشکەکیان ئەکرد دوای ئەوەیژی ترش لەو برنج خۆنە فاسۆلیا بوونە ئەمانە بوو یا قەیسی بوو یا بامی و تەماتە بوو لێیان ئەنا ئەویش کەم بوو بووکەکەیان سواری هێسرەکە بکردایە یەکێکمان وخە عەفوی کاکاگەیۆ ئەوە ئاوێنەگیری بەر بووک بوو ئەوە ئاوێنەگیرەکە بوو ئەوە دوای ئەوەی ئاویانە ڕشت بە شوێن بووکەکەی ئەم دوو ڕۆشناییە لەبەرەوە ڕۆشنایی بە شوێن هەردووکیانە بێت و بۆ خۆیان دامەزرێن ئیجار پارەیان دوای ئەوە کە بووکەکە بڕیدایە چکلێت و ئەوە بوو چکلێت و پارەیان تێکەڵە کرد و ئەیان وەشان بەسەر بووکەکەیە ئەوانەیش بوو ئیتر ئەوێ باڵەکەیان ئەوت پێش بووکەیە و هەتا ئەچووە ماڵی زاوە
قالوا يا ويلنا بحثنا مرقدنا هذا ما وعد الرحمن والصادق والجن إنا كانوا إلا صيحة واحدة فإذا هم جميعا لدينا منذ فاليوم لا تنظر نفس شيء ولا تنقض إلا ما كنتم تعلمون. دکتۆر مستەفا زەڵمی لەناو دۆڵە تاریک و پڕئاوەکەی تاڤگەی زەڵمەوە لەدایک دەبێت. وەکو شەپۆلی تاڤگەی زەڵم خۆی دەدات بە تاشەکانی ڕۆژگاردا و ڕێگایەکی دوور و درێژ تێی دەکات. بەخۆی و ناوێکی نەناسراوە بەرەو مەڵبەندی زانست ملدەنێت هەتاو لە ئەزهەری شەریفەوە دەگیرسێتەوە. ئەو کە شاران گەڕاوە و شوێنانی زۆر گەڕاوە و وڵاتانیش ڕۆشتووە لە هەمان کاتە پلە و پایە وەزیفەیەکی زۆری دیوە لە بەغا و لە شوێنی کە ئەمانە بۆ ناسینی شوێنەکە و ئەمانە ناوی زەڵمی هەڵبژاردووە. ڕەوەشاد وەسیەتێکی نووسیەوە و لە وەسیەتەکەیە تیا هاتووە کە ناوەندێکی ڕۆشنبیری دامەزرێ لە ناوەند ڕۆشنبیرەکە کتێبخانەکەی خۆی بگرێتەوە بۆ خزمەتی خوێندەواران لە دوا ساتی ژیانیا بڕیاریە کەوا بتوانێت خزمەتێکی ناوچەکە بکە چکە لەبەرەو کە خۆی تیانە بۆ نەیتوانیوە بەڵام هەر لە دووشەوە خزمەتی کردووە لە درۆ هاوکاری کردووە و هەمیشە دڵی هەر لای زەڵم بووە لە کۆتا ژیانی بڕیاریە کتێبخانەکەی پێشکەشی دەڤەرەکە بکە و بوارێک دروست بکرێ ئامادە بکرێوەکو ئەم ناوەندی ڕۆشنبیریە بۆ خزمەتی لاوانی ناوچەکە. إذ جاء أمر من السلم إنا أرسلنا باثنين فكذبوا وأذناب الثالث فقالوا إنا إليه مرجعون قالوا ما أنتم إلا بشر مثلنا وما أنزل الرحمن من شيء. زەڵمی هەورامیەک بوو بە پاشخانی مەلا خدری ڕواری و شێخی سراجەدین و بە لۆژیکی مەلا حەسەن و بە عەقیدە و عیرفانەکەی مەولەویەوە بە دووی بوونی خۆیدا ڕای دەکرد. هەورامیەک هەمیشە دووبارە بوونەوە هەراسانی دەکرد و سەرکێشی و بیرکردنەوە قۆڵەکانی زەمینەی بۆ دەسازێنن موژدەی لەدایکبوونی عەلامەیەک بەگوێی جیهاندا بدات. بۆ نمونە کەسێکی وەکو مەولەوی تاوەگۆزی کە ئەو نازناوە بە خۆی بەکارهێنێ ئاواییەکە ئەناسێنێ بە هەموو جیهانی ئیسلامی. شێخانی بیارە کە نازناوی بیارە و تەواڵە بەکارهێنن ئەم شوێنە ئەناسێن بە هەموو جیهانی ئیسلامی. لە کاتێکا بەمە پەیوەندی بە ژینگەوە نییە پەیوەندی بە خۆشی شوێنەکەەوە نیە دەیان و سەدان گوندی تر هەن لە بیارە و تەواڵش خۆشتن بەڵام کەسایەتی ئەوان وای کردووە شوێنەکە ناوەکەی پشنگدارتر بێ لە سەر ئاسێکی فراوان. جەنابی بۆم سوازەمیش بەکارهێنانی ئەم نازناوە وەکو وتم ئەوە بەڵگەیە کە بووەتە هۆکاری ئەوەی گوندەکە زیاتر بناسێت کە عەرەبەکان زیاتر بە ئەزەلەمی بەکاریهێن لە ژیاتی بڵێن لەهجەکەی خۆمان کە ئەڵێن زەڵمی. زەڵمیەکان بەهشتێکیان بۆ خۆیان چێ کردووە لەلایەکەوە میوانداری گەشتیاران دەکەن و لەلایەکی تریشەوە خزمەتی باخەکانیان دەکەن بە هەستێکی ژیان دۆستیەوە بۆ ئایندە دەڕوانن.